بە دوو شێواز هەم فەرمانگە خزمەتگوزاریەکان و هەم فەرمانگە فریاگوزاریەکان کۆبوونەکەمان لەگەڵ ئەنجامداوە بەرنامەی پێویستمان لەگەڵا داناوە بۆیە بۆ ئەو ڕۆژە ژووری عملیاتمان ئەبێ لە دیوانی قایمقامێت و چەند ژمارە تەلەفۆنێکی 24 کاتژمێری کراوەیە بۆ ئەوی هاوڵاتی لە کاتی پێویستە پەیوەندی پێوە بکات و خۆشبەختانە ئێمە ئامادەکاریمان کردووەوە پێشتریش شارەوانی ڕێوشێنی پێویستی گرتوۆتە بەر بۆ پاکردنەوەی قەنتەڕە و جۆگەکان یاخود ئەو شوێنانەی کە ئاوی لێ کۆ ئەبووە و لە هەمان کاتە ئەم فەرمانگانەی کە لێرەدا ئامادەن وەکو پۆلیس و پۆلیسی هاتوچۆ و بەرەوبەری بەنداوەکان و لەگەڵ بەرەوبەری پەروەردا لەبەر ئەوەی ئەو ڕۆژە زۆر زەرورە کە پێویستە قوتابی خوێندکار لێ ئاگدار بکەینەوە ئەگەر هات و باران زۆر بوو و لە هەمان کاتە نەخۆشخانە و فەرمانگەی کارەبا زۆر پێویستن کە ژمارە تەلەفۆنی تایبەت 24 ساعتی کراوەیە بۆی هاوڵاتی لە حاڵەتی پێویستدا پەیوەندیان پێوە بکە.